سەرەڕای هێرشە چڕەکانی ئەمریکا و ئیسرائیل راپۆرتە هەواڵگریەکانی واشنتۆن جەخت دەکەنەوە دەسەڵاتدارانی ئێران هێشتا یەکگرتووە و مەترسی هەرێسێنانی لەسەر نییە. ئەمەش ئەرکی ترامپ بۆ کۆتایهێنان بە جەنگ قورستر دەکات. ئاژانسی ڕۆیتەرز لە زاری 3 سەرچاوەی ئاگادارەوە بڵاوی کردەوە کۆ دەنگێکی هەواڵگری لە ناوەندە بەراربەدەستەکانی ئەمریکا دروست بووە کە سەرکردایەتی ئێران دوای نزیکەی 2 هەفتە لە دەستپێکردنی بۆردومانە هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیل هێشتا بە یەکگرتووی ماوەتەوە. بەپێی نوێترین راپۆرت کە لە چەند ڕۆژی ڕابردوودا ئامادە کراوە دەسەڵاتدارانی تاران لە بەردەم مەترسیەکی دەست بە جێڕوخاندا نییە و توانای کۆنتڕۆڵکردنی ڕایگەشتی ناوخۆیی و جەڵەوگیری دۆخەکەی پاراستووە. ئەم پێشاتە لە کاتێکدایە فشارە سیاسیەکان لەسەر دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا بەهۆی بەرزبوونەوەی بەرچاوی نرخی نەوت ڕوویان لە زیادبوونە. ترامپ ئاماژەی بەوە کردووە بەم نزیکانە گەورەترین پرۆسەی سەربازی لە دوای ساڵی 2023ەوە کۆتایی پێدەهێنێت. بەڵام شیکەرەوەکان پیان وایە دۆزینەوەی دەرچێکی گونجاو بۆ کۆتایهێنان بەم جەنگە کارێکی ئاسان نابێت، بەتایبەت کاتێک دامەزراوە حاکمەکانی ئێران لە پێگەکانی خۆیاندا جێگیر بوون. زانیارە هەواڵگریەکان جەخت لەسەر توندوتۆڵی ناوماڵی دەسەڵات لە ئێران دەکەنەوە تەنانەت دوای کوژانی عەلی خامنەی ڕێبەری باڵای ئەو وڵاتە لە 28 شوبات کە هاوکات بوو لەگەڵ یەکەم ڕۆژی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیلدا. لەلایەکی دیکەوە بە پرسێکی باڵای قەوارەی زاوێنی بۆ ڕۆیتەرز دانی بەوە داناوە لە کۆبوونەوە داخراوەکانیاندا گەشتونەتە ئەوەی کە ناتوانرێت بە دڵنیاییەوە بگوترێت ئەم جەنگە دەبێتە هۆی هەرێسێنانی حکومڕانی و نوخبەی ئاینی لە تاران.